تەلان زیاتر لە 200 ساڵ لەم و پێش دێ بووە لە ناوچەی سوورداشا بڵین بەس ناوی تەلان ناویشی کوردیە ناوەکەی خۆشی لە خۆی هاتووە قەرتەلانە گوندی تەلان پێک هاتوو لە هەشتا ماڵتاوک و هەشتا پێنج ماڵ ئەم دێ بە درێژایی مێژووی تەمەنی شۆڕشەکانی گەلی کوردستان خەڵکی کوردستان ئەم دێ لە خزمەت هەموو شۆڕشەکانە بۆ ماڵەکانیان میوانخانەی هێزی پێشمەرگە بووە دەست بە برسی سنووری دیەکەی سنگەرێکە و لە ڕووی دوشمنەکانە هەڵکەندراوە شەو ڕۆژوەک و کاروانسەرایەکی ڕێگەی هێزی پێشمەرگەی کوردستان بووە لە هەموو شۆڕشەکانە زیاتر لە 30 شەهید و 46 ئەنفالمان هەیە یەکەم شۆڕشی خەڵکی کوردستان یەکەم شەهیدی شۆڕشی کوردستان لەم دیە شەهید کاکە حەمەی نەمر بوو بە خوێنە گەشەکەی خۆی شۆڕشی ئەیلولی تۆمار کرد لە دەربەند شەهید بوو دوای ئەوەش دەیان شەهیدیکەمان هەیە لە شۆڕشی نێوخوازی گەلەکەمانە بە ڕەبایەتیی تریسمانی کوردستاندا زیاتر لە دەیان شەهیدی تر و 46 ئەنفالمان هەیە بەڕاستی ئەم دێ شەو و ڕۆژ ماڵەکانمان گەنجەکانمان هەموو خەڵکی ئەم دێ لە خزمەتی شۆڕشا بوون ئەمە سەرڕێی هێزی پێشمەرگە بوو بەڵام بەداخەوە بەداخ و کەسەرێکی زۆرەوە زۆربەی بەرپرسەکانی شۆڕشی نوێی گەلەکەمان کە لێرە ئیسلاحەتیانە کرد و خزمەتەکران و دائنیشتین و قسەمان لەگەڵەکردن ئەیانگو خۆزگە بۆ ساتێک خۆزگە بۆ ساتێک شۆڕش کوردستان ڕزگارێ بوو کامێکمان خزمەتی ئەم دیە کرد و هەندێک ئیش و پرۆژەمان بووە کردین ئەگەر برن ئیشی بۆ نەکراوە هەندێک ئیشی بۆ کراوە قوتابخانیشی بۆ کراوە بەڕاستی قوتابخانێکی سەردەمیە زۆر ڕێک و پێکە کارەبای ڕێسیمان بۆ ڕاکشاوە و مەشروع ئاوی جوتیان بۆتانەکەین بەڵام لەبەرەوەی کارەکەمان نەمانتوانین دەستکاری بکەین ئاوەکەی لەوانە بوو شک بیاگە دەستکاری کرایە دوای ئەوەش خەڵکەکە خۆشی لە یەکەم جارکە ئاوەدان بۆ 25 ماڵەکاتەوان و بەڵام ئەم دیە بابچینەوە سەر مێژووی ئەم دیە زیاتر لە 3000 سوتاوە ساڵی 1963 حرسقەومیەکانی حرسقەومی عەرەبەکانی کە هاتن دەیانگوت ئەحنا البەدو وێنە البەدو عەشایەر عەرەبەکان هاتن ئێران سوتان ئەو کاتە عەبدولکەریم قاسم و عەبدوڕەحمان عارف و عەبدولسەلام عارف لەسەر حکم بوون لە ساڵی 1965 جارشکیان سوتاندەوە ئاوارە و دەربەدەر بووینەوە تا یەکی حوتی 1970 ڕۆژی دووشەمە سەعات 9 چارەک ڕژێمە بەعسە جەلادەکەی سەدام ئالەم مەشروعی پێرقوربانەوە بە چەندین دەبابە و چەندین تۆپی قورسەوە سەرڕای ئەوێ لە سووسێ و دوکانیشەوە بە تۆپە قورسەکان زیاتر لە سەعاتێک تۆبارانی ئەم گوندە خۆشەویستی ئێوەیان کرد و زیاتر لە ماوەی 1 سەعاتدا 120 تاکە تۆپیان لەم دێدا بەڵام خۆشبەختانە ئافرەتێک و پیاوێک لە بریندار بوو جامەکانیان سوی بوو لەو کاتەدا تەعزیە هەبوو لە مزگەوتەکە ئەمە مزگەوت بوو کاتی خۆی لەجێ ئەم مزگەوتێکی دار بوو دوو کەسمان بریندار بوون و دیەکەشمان لەو ڕۆژەوە چۆری کرد و دابەش بووین بەسەر دیەکانی دەوروبەرمان ئەو دیانەی کەوا ڕزگارکرااو بوون و دەستی حکومەتیان نەگەیشتە و هەندیشمان چوینە شێخباغ خاوینە هەورێکمان هەیە لە شێخباغ ئێمە هەر لێرە خزمەتی شۆڕشەکانمان نەکردو شێخباغ لە پشتی شای سووردا شەوی لەو دیوەیە باڵێ هاوینە هەوارێکمان هەیە لە مانگی 5ەوە دەچوین تا مانگی 11 ساڵ هابوو لەوێ بوون لەوێش چەندان لێرە خزمەت دەکرد 100 ئەوەندەمان لێ خزمەتی هێزی پێشمەرگا کرد دیەکان سۆگە تا حکوومەتی عراقی هەر قومەلەیەکی بتەقاندا سێ قومەلەی لە دوکان بقان تەقاندا شواری لێرادا ناوی ناو قوڕە الحامید ئڕمی عن قوڕە الحامید هەندێکمان چوینە شێخباغ لە هاوینە هەوارێکی خۆمان بوو هەندێکمان چوینە سرد هەندێکمان چوینە هەندێک دی بسکولمان هەیەکەوە ڕزگارکرااو بوون ئەو دیانەمان ئاوەدان کردەوە و لێرە درێژەمان بەژیاندا دوای 1990 ئینتیفاازەکە هەندێک ماڵ هاتنەوە ئاوەدان بوونەوە بەڵام بەهۆی ئەوەوە کە ژیان تۆزێک گوزاران ژیانیان ناخۆش بلێرە نەیانتوانین وەکو پێویست بژێن وەکو جاران وشکە ساڵی بەسەرا هات ڕز و باخەکانە وەک جاران بەری نەبوو ماڵەتداران وەک جاری بۆ ناکراو و دوای ئەوەش کە حکوومەتی کوردی دروست بوو خەڵک ئیسیفادەی لەوە کرد هەندێک خەڵک بوون بە پۆلیس و ئاساویش و لە دایرەکانە تەعین بوون زۆربەی زۆر خەڵک بە دوای ژیانی خۆش ئاگەڕا بە دوای ئیسلاحەت ئاگەڕا دیەکە چۆڵ بوو بەم شێوەیە ئەم جادێمان کە بۆ چاوڕێژکرا بە هیمەت و توانای شۆخاسماری تەلان بە بۆیکردین خوا لە خۆش بەڕێ شۆخاسمار بۆیکردین ئەو مزگەوتە هەر هیمەت و توانیان تێ ئەو مەکتەبە ئەوە جێدی وەخانەکەی ئەوان بوو جا ئەم دێ جگە لەوەی کە خەرکێکی شۆڕژێر و قارەمان بوو بۆ خۆی لە هەموو شۆڕەکانی گەلی کووردا دیوەخانەکەی شۆخاسمالی ڕەحمەدیش قوتابخانە و سەنگەرێک بووە بۆ کوردایەتی بۆ هەزاران چەکداری جاف لەو دیوەخانەوە فێری مەشق کراون و فێری کوردایەتی کراون و بەرەو دەربەند و بەرەکانی شەر لە شۆڕشی ئەلوودا بەڕێک